بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيد المرسلين محمد وعلى آله وأصحابه وأتباعه أجمعين. برزان خوشويستان أمروج بپشتیوانی خوا وانەی سێیەم لە مەتن الغایەت والتەقریب شەرح دەکەین بە پشتیوانی خوای کە بابەتەکەمان ڕۆژ و شتێنەکانە، ئەو شتانەی کە ڕۆژ و بێبەتاڵ دەبێتەوە. مصنف رحمة الله عليه أبو شجاع فرميتي: والذي يفطر به الصائم 10 أشياء. أواني كروجي روجي بي بطال دبتو دشتن، يعني بدشتان روجيوان بطال دبتوا. يكمينيان ما وصل عمدا إلى الجوف والرأس، هرشتك بأن قصب بقيوتا هناوي، يعني ناو ناخي يان ناو سري جوف لقى رأسي بيكو هنا وتوا. والحقنة في أحد السبيلين، يعني بكراني حقنة لبيش يعني لباش، يعني هرشتك لباش لكومو داخل بكي، يعني هرشتك لبيش شوا لا آلتي نيرينو ميهنا داخل بكي أو رجي بيدشتي. والقيء عمدا خرشان نوا بأن قصد. والوطء عمدا في الفرج، وزماع كردن بأن قصد لا فرج، لا تسلا بيشو تسلا باشو بعمدا زماع كردن روجي بيدشي. والإنزال عن مباشرة، وهنا نخواروي آوي خوي آوات نخواري، يعني مني بيت خواري بس بمباشرة بس آوات زستي بدستي آفرت سمات كردن بي سبدستي خوي بي سبدستي آفرت بي سباشتك خوي رحت بكاتن، يعني بارشتك بيت ماي أويكا آوي بيت خواروا. والحيض والنفاس، حيز سوري مانجانا هركاتك آفرت كوتا سوري مانجانا أو روجكي دشتن حرام بروج بي. والنفاس من ضالبونا دواي من ضالبون بهردو كان روج وبطالة ويتوا. أجر آفرت من ضالبو ببي أوي خوين بينه بون مناكبة عمليات قيصري من ضالة كان درينا مجرد بويبا من ضالبون، أو أجر خويني زي ساني شنو فرض النديت أو هرم روجو كيدشتن، وأجر كخويني زي ساني شديد دي سانك أو هالروجي بيدشتن. والجنون شيدبون والردة كواتا أشتاني روجي عم بطال كنوا دشتن هرشتك بان قصب قاتا ناو ناخي وناو سري بكاريناني حقنا تلباش خورشان نوي بان قصد. وجودبون لقل آفرد بان قصد. هنا نوا خواروي آي خوي بدزبازي هروها لا سوري مانقانا كحيزة من ضالبون كزي ثانية شيدبون باش قزبونوا لإسلام بودا خاليت رجو بطال بيتوا. عزيزا بيستا أوي بيستي زور برون كردنوايا ما وصل عمدا إلى الجوف والرأس، هرشتك بقاتا ناو ناخي مروف بيتا ناو هناي مروف يان ناو سري مروف أو رجو بي بطال بيتوا. أجا تماشا كتابة فقهية كام كاين دو شبكار داينين زور لبابي روجوش كاندن. عين لقل زوف برزاني خوشيست عين هرشتيك بدست هستي بي بكري كتابة فقهية كان كدرين وصول عين إلى الجوف. عين ما بس من أوشتيا بدست هستي بي ذكري هرشتك بدست هستي بي كرا عينة بدست هستي بي نكرا أو عين يا جوف هناي مروفيا لا قرقوا تا دقاتا معيدا قدي مروفي أو بيدقوتري جوف. هرشتك بتسيت الناو لرقاي دوي بتسيت الناو جورة ولا رقاي لوتي بتسيت جورة ولا رقاي جوي بستجورة أو بابتي السر وبابتي هناو ديتا جي. هرشتك لو رقاي أنا بستجورة روجي بيدشتي كواتا قر قطرة من لجوي كت لمذهب الشافعي بقطرة جوي روجو دشتي. اگر شتك تسقويك شتك با لسري عندا قيشتا ناو ميشتي
گەیشتە مێشک ڕۆژوی پێدەشتێ چونکە ناوکە لەیسەر بە زەوفدادرێ لە مەزەبی شافعی. ئەدی چۆن معیدە بە جەوف دانراوە؟ طبعی فەرمودەیەکی پێغەمبەرمانە صلی الله علیه وسلم کە یەک لە سەحابەکان ئامۆژگاری لێکا دەفەرمێ وبالغ في المضمضة والاستنشاق إلا أن تكون صائما، يعني مبالغة بکە لە کاتی دەستنوێژگرتن جوان جوان ئاو لە دەوت وەرکە، ئەوە مەضمەضە جوان جوان تا دەوت پاک دەکەیتەوە. والاستنشاق لوتەکان کە خاوێن دەکەوێت ئاوی تێوەردەکەی و پاشان فنیان دەکەی، فەرمووی مبالغەی تێدا بکە، ینی جوان جوان خاوێنیان کۆبیان شۆ إلا أن تكون صائما. بەڵام ئەگە بە ڕۆژی بووی زۆر وامەکە نەوەک ئاو بچێتە خوارەوە کەواتە، ینی کەواتە چ لە لوت چ لە قورگ ئەگەر شت چوە ژوورێ ئەوە ڕۆژوی پێ بەتاڵ دەبێتەوە. کەواتە هەر شتێک لە قورگەوە چوە خوارێ لە بۆ ناو گەدا، هەر شتێک دەرمان بێ دەرمان نەبێ، بەرد بێ، داو بێ، شتی بخواردن بێ، خۆراک نەبێ، ئەوە پێ بگوترێشت بەدەست دەست پێ بکرێ ڕۆژوو بەتاڵ دەکاتەوە. و هەر شتێک لە گوێ ڕۆژوو بەتاڵ دەکاتەوە، لە لوت لە دەو. بەڵام لە چاو قەترە ڕای معتەمەد لە مەزەبی شافعی ڕۆژوی پێ بەتاڵ نابێتەوە. وهروها لا حقنە هەر شتێک لە کونی پاشەوەی ئینسان مەرحەم بێ، فتیل بی، حەببی، یعنی تەحامیل کە هەڵی بگرێتن لە کۆمی ئەو ڕۆژوی پێ بەتاڵ دەبێتەوە. و لە پێشەوە سۆندەی دابنێ، ینی دەبێت زۆر جار سۆندەی میزی هەڵدەگرن، یان دکتۆرە لە فەحسی ئافرەتان جارە پەنجەی لە دامەنی ئافرەت دادەنێت لە بۆ فەحس. ئەوە بەو شتانە هەمووی لە مەزەبی شافعی ڕۆژی بەتاڵ دەبێتەوە. هەر شتێک لە پێش لە پاش چۆ ژوورێ، چونکە لە مەزەبی شافعی ڕیخەڵۆک ینی لە کونی کۆمەوە بۆ ڕیخەڵۆک بۆ گەدەی دەچیتن بە جەوف دانرایە. هەر شتێک لەو ڕێگایەوە بستە زۆرێ بۆ ناو جەستەی مرۆڤ ئەوە ڕۆژی پێدەشتێتن. و هەروە لە کونی پێشەوە چ بۆ ناو منداڵدان چ بۆ ناو میزڵدان، یان لە هەردوو ڕێگاوە لە نێرینە و مێینە هەر شتێک چوە ژوورەوە ئەوە ڕۆژی پێدەشتێتن. ئەوە لە مەزەبی شافعی. هەروها لە خۆڕشانەوە بانقەست وەکو لە دەرسی ڕابردوو باسمان کرد، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ من ذرعه القيء فليتم صومه. هەر کەسێک ڕشانەوە غەلەبەی لەسەر کرد، یعنی بەدەستە خۆی نەبوو ڕشاوە، فليتم صومه، با ڕۆژی خۆی تەواو بکە. یعنی ڕشانەوە ڕۆژی پێ ناشێ، چ کاتێک ڕۆژ پێشێ ومن استقاء فليقضي. بەڵام ئەوەی خۆی خۆ ڕشاندەوە بە عەمدەن بە ئەنقەس خۆی ڕشاندەوە دەبێت ڕۆژوەکەی بگرتەوە. سێمینیان والوەطء عەمدەن في الفەرج، جوودبوون لەگەڵ ئافرەت، جیماعکردن لەگەڵ ئافرەت بە عەمدەن ئەوە ڕۆژی پێ بێتاڵ دەبێتەوە. بەڵام ئەگەر نەیزانی بوو کە ئەوە بە ڕۆژیە ڕۆژی پێ بەتاڵ نابێتەوە. ئەگەر نەیزانی بە ڕۆژیە لە بیری نەبوو بە ڕۆژیە ئەوە ڕۆژ پێ بەتاڵ نابێتەوە، یاندەی بە عەمدەن بی. واگەر لە پشتەوەش خوا نەخواستە جیماعی کرد لە کونی پشتەوەش کە دوو جار گوناهبار دەبیتن، یەکەم لە دواوە حرامە و دووەمینیشیان کە بە عەمدەن ڕۆژەکەش دەشتێنی حرامیش دەکەوە ڕۆژەکەشی دەشتێتن، ئەوە گوناهێکی گەورەش دەکاتن، ڕۆژی پێ بەتاڵ دەبێتەوە. والئینزال عن مباشرة، ئەگەر ئاوی هاتە خوارێ یعنی مەنی هاتە خوارێ، بەڵام بە مەذی و وەدی کە لە پاشمیز دێنە دەرێ، لە کاتی سەرما دێنە دەرێ، بەڵام ڕەحەتبوونی لەگەڵدا نییە، زارە لەگەڵ دەستگەمە دێتە خوارەوە ئاوێکی سپی کەمێک خستە حکمی میزی هەیە، ئەو ڕۆژی پێ بەتاڵ نابێتەوە. بەڵام بەهاتنە خوارەوەی مەنی، یعنی تۆ سپێرم کە لەزەت بە جەستەی جادێ هەست بە خۆشی دەکاتن، ئەوە ڕۆژی بەتاڵ دەکاتەوە. چۆن مباشەڕە بە ماچکردن بەدەستی خۆی، بەدەستی خێزانی، بەدەستی کەسێکی تر، یان بە خۆلێ خشاندن بەدەستگەمە و بەو شتانە ئەوە ڕۆژی پێ بەتاڵ دەبێتەوە. ئەگەر ئاوی هاتە خوارێ ڕۆژەکەی دەشتێ. ماچکردن چەند حالەتێکی هەیە. ماچکردن ئەگەر ئارەزوو شەهوەت بازی لەگەڵ نەبێ ڕۆژی پێ سوک نابێ و پێ بەتاڵ نابێ و حەڕامیش نابێ. بەڵام لە گەنجان کە ئارەزووی تێدایە و کە زەوقی تێدایە
ماچکردن لە کاتی بە ڕۆژبوون حرامە واگەر ئاویشی هاتە خوارێ جگەلەوەی کە حرامی کردووە ڕۆژەکەی خۆشی بەتاڵ دەکاتەوە بەڵام ئاو هاتنە خوارەوە بەبێ مباشەڕە بەبێ ماچ و دەستگەمە و دەستبازی وەکو احتیلام کابرا خەوی لێکەوتیە احتیلامی بوو شەیتانی پێبێکەت پێکەنی ئاوی هاتە خوارێ ڕۆژووی بەتاڵ نابێتەوە هەروها لە ئەگەر کەسێک تەمەشای مەنزەرێکی کرد تەمەشای ئافرەتێکی کرد ئەوە ئاوی هاتە خوارێ و ڕەحەت بوو ئەوش ئینشاڵڵا ڕۆژووی پێ بەتاڵ نابێتەوە چکە مباشەڕەتێدا نییە هەروها لە ئەوەی کە ڕۆژووی پێ بەتاڵ دەبێتەوە حەیز و نیفاس چکە وەکو لە فەرمودەی حەزەتی عایشاتوە حرامە ئافرەتی زەیسان و ئافرەتی لە سوڕی مانگانەدا بێ بە ڕۆژی بیتن حەزەتی عایشە دەفەرمێ كنا يصيبنا ذلك في عهد النبي صلى الله عليه وسلم فنؤمر بقضاء الصوم ولا نؤمر بقضاء الصلاة اما توشي او دبوين لكاتي پیغمبر صلى الله عليه وسلم توشي حيز دبوين پیغمبر صلى الله عليه وسلم امري پیدا کردین که روزوکان بگرینەوە يعني بروجي نبين ونوزكان نكينەوە كواتا حسوك حرامة نابي آفرت لا كاتي حيز ولا كاتي زيساني بروجي بيتن والجنون شكو قلت من قلمي تكليف لسر شدني لبدايات لمرزكاني صحتي يعني واجبوني روجو يقلوان مرزكاني تكليف عقله كعقل نما التكليف نامنه شد اهل تكليف نيا روجو كير حساب نيا الردة باش غزبونوه لإسلام هر كسي لإسلام باش غزبوه لكاتب روجبون روجو كي بطالبته خۆشەویستان پێویستە ئاگامان لە خۆ بی ئاگامان لە زاری خۆمان بی لە بیر و باوەڕی خۆمان بی لە کردەوەکانی خۆمان بی پاش گەزبوونەوە جاروێ بە قسەیە خوا نەخواستە کابرا بە ڕۆژی بووە تووڕە بە جوونی بە پێغەمبەریدا صلی الله علیه وسلم جوونی بە ئیسلامەتیدا جوونی بە قورئانیدا جوونی بە خوادا ئەوە چی لێ دێ کافر دەبی ڕۆژەکەی بەتاڵە یان بەکردەوە ئەگەر سزدەی لە بۆ سەنەمێک برد یان کردەوەی برد کردەوەکە کردەوەی کافرانە و پێشی حەڵاڵ بوو نەک لە جەهلەوە بیتن ئەوە پێکافر دەبی پێکافر دەبی ڕۆژەکەی بەتاڵ دەبتەوە لە ناخی خۆیدا لە عەقیدە و بیر و باوەڕی خۆی ئیمانی گۆڕا ئیمانی بە ئیسلامەتی نما ششی لە بوونی خوای کرد ششی لە ڕاست دروستی پێغەمبەرایەتی خوا و ئیسلامەتی کرد ڕۆژی پێ بەتاڵ دەبێتەوە یعنی چ بە قەول چ بە فعل چ بە ئەعتیقاد ئەوانە گۆڕانکاری بەسەر خۆی نا دەربارەی ئیسلامەتی ئەوە پێکافر دەبتەوە خۆشەویستان ئینسان دەبی یەکسەر لە دوای ئەوەی خوا نەخواستە شتێک لە شتانەی بەسەر هات یەکسەر شادەبینی ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله تۆبەی بکە پێدێتەوە ناو ئیسلامەتی ئەگەر نا ئەوە بە کافری خوا نەخواستە بەسەردا مرد بە کافر دەمری بۆ نمونە کابرایەک بۆ ڕۆژوە پێش بانجی عەسرێ کوفرێکی کرد ئەو ڕۆژەکەی بەتاڵ بوو هات نوێژی عەسریان دابەستە بەڵام دوای بانجێ نەدابەوە يعني شادەی نەهینایەتەوە چوو نوێژیان دابەستە نوێژیشی کرد لە تەحیاتی یەکەم کە دانیشتن لەوێ لە تەحیاتی ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله لەوێ مسلمان دەبتە خۆشەویستان لەوێ مسلمان بوو کەواتە نوێژەکەشی بەتاڵە ڕۆژەکەشی بەتاڵە بۆیە ئەگەر شتێکی کرد چ بە زمان چ بە کردەوە چ بە ئەعتیقاد کوفر بوو دەبی زوو شادە بینتەوە ئاگای لە خۆبی و ئەو ڕۆژەش قەزا بکاتەوە دوجار ئەوە بە کورتی خۆشەویستان دەربارەی ئەو دەشتە بوو کە ڕۆژی بەتاڵ دەکەنەوە بەڵام ئەو دەشتە بە مەرزێک ڕۆژ بەتاڵ دەکەنەوە یەکەمین شت بەچێ عەمدەن بی بە ئەنقەست یەکێک لەو شتانە بکە بەڵام ئەگەر بە ئەنقەست نەبوو لە بیری نەبوو بە ڕۆژوە هەڵی کردنەی زانی ئەوە ڕۆژوەکەی بەتاڵ نابێتەوە چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ من نسي وهو صائم كسك لبير كرد كأو بروجوا فأكل أو شرب زا خواردني خوارد يا خواردني خواردوا فليتم الصوم بروجو كي خوي توابك لبرتي فإنما أطعمه الله وسقاه براستي خواردني بيداو خواردنەوەی پێداوە ڕۆژی خۆی بەتاڵ نەکاتەوە کەواتە ئەگەر ئینسان لە بیری نەبوو بەئەنقەس نەبوو ئەوە نابی دەبی یەکەم شت بەئەنقەس بێ ئەجر ڕۆژی بەتاڵ دەکاتەوە بەڵام بەنزانی بیان لە بیری نەبی ڕۆژوی پێ بەتاڵ نابێتەوە
دومینیان دەبێت ئەو شتێ بە اختیاری خۆی بە حڕیەتی خۆی بە ئارزوی خۆی بیکە بەڵام باگەر بە ئیجباری پێیان کرد ئەوە ینی بە تهدیدی کوشتن بە تهدید لێدانێکی خراپ بە تهدیدی سوکایەتی ئەگەر کردیشی ئینشاءالله ڕۆژی پێ بەتاڵ نابێتەوە ئەوە قولی معتەمەدە لای زانایان وصلى الله وسلم على سيدنا وحبيبنا محمد